قاچاقچێتی خاڵە سنووریەکان چۆن کەرتی کشتتوکاڵی لا هەرێمی کوردستاندا پەک خستووە. کشتتوکاڵ مێژوویەکی کۆنی لا هەرێمی کوردستاندا هەیە. سەرجەم فاکتەرەکانی کشتتوکاڵ وەک خاک و ئاو و هەوا و تەنانەت جوتیاری باشیش لا کوردستاندا بوونیان هەیە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە پاڵپشت و هاوکاری جوتیاران بێت. ئەوەش کە کراوە لە ئاستی پێویستدار نەبووە. تەنانەت ئەو بودجەی لە ساڵانی ڕابردوودا بۆ کشتتوکاڵ چەرخان کراوە کەمتر بووە لە سەدا 2 لە ئێستاشدا لە سەدا 4 کەمترە. ئەمەش سەرەڕای بە قاچاغ ئاوردەکردنی بەرهەمی کشتتوکاڵی لە وڵاتانی دەرەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان لەلایەن سەرانی حیزبە دەسەڵاتدارەکانەوە. ئەمەش دەبێتە هۆی ساغ نەبوونەوەی بەرهەمی ناوخۆی جوتیارانی هەرێمی کوردستان بە جۆرێک لە بری سوود دەبێتە زیان بۆیان. هەندێک جاریش بەرهەمەکانیان لە بەرنەبوونی بازاڕی ساخکردنەوە فڕێ دەدەن. لە وڵاتانی پێشکەوت و زۆر گرنگی با جوتیار و بەرهەمی ناوخۆیی دەدرێت. ئەوەش دەبێتە خاڵێکی بەهێز بۆ بوژانەوەی کەرتی ئابووری بەگشتی و کشتتوکاڵ بە تایبەتی. پێویستە لە هەرێمی کوردستانیشدا کەرتی کشتتوکاڵ بکرێت بە سێکتەرێکی بەهێزی ئابووری لە ڕێگەی دروستکردنی گوندی هاوچەرخ و ڕەخساندنی هەلی کشتتوکاڵی و بەزانستکردنی کشتتوکاڵ و گرنگیدان بە جوتیاران. بەڕای چاودێرانیش ئەگەر حکوومەتی هەرێم بە خێرایی با پلان و پرۆگرامی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکانی خۆیدا نەچێتەوە و چاکسازی ڕاستەقینە ئەنجام نەدات و خەم لا ژیانی جوتیاران نەخوات، ڕێگری نەکات لە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان، بێگومان لە نزیکترین کاتدا کەرتی کشتتوکاڵی و ئابووری هەرس دەهێنێت و هەرێمی کوردستان خۆی لە بەردەم کارەساتێکی گەورەدا دەبینێتەوە.